کردنەوەی ناوەندی ئەرشیف و توێژینەوە و پەردوخانەی ژنی کورد لە 24 حوزەیراندا بە مەراسیمێک لە هۆڵی تەوار لە شاری سلێمانی و بە بەشداری ژنانی پارچەکانی کوردستان لە مەراسیمێکدا ڕاگەیەندرا. ئەم ڕۆژ بە فەرمی ناوەندەکە بەڕووی سەردانیکەراندا کرایەوە کە چەندین پەرتووک و گۆڤار و نامیلکەی تایبەت بە ژنان لەخۆ دەگرێت. بەرهەمی ڕەنگی چەند ساڵەی ژنانی چوارپارچەی کوردستانە کە بۆ کۆکردنەوەی بەرهەمەکان کێشاویانە. لە مەراسیمی کردنەوەی ناوەندەکەدا ژنانی چۆر پارچەی کوردستان و وڵاتانی بیانیش بە پەرتووک و دیاری جۆرا و جۆر بەشداریان کرد و ڕەنج و ماندووبوونی ناگیهان ئاکارسەل بەرز ڕاگیرە کە چۆن وەکو ژنێکی خەباتگێر بەردەوام لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی ژنان و کردنەوەی ناوەندێک بوو بۆیان. شیرین تاهیر نووسەر لە کردنەوەی ناوەندەکەدا وتی ئێمەی ژنان دەتوانین لە ڕێگەی ئەم ناوەندەوە زەهنیەت و هۆشیاریمان زیاتر ڕێک بخەین و پێداگری لەسەر ئامانجەکانمان بکەین. کۆبکرێتەوە ژنی کورد بە تایبەتی کە لە هەموو پارچەکانە زۆربەی وڵاتانی عەرەبیشە کە ژن وجودی هەیە ژنی کورد وجودی هەبووە بەرهەمەکانی پرژوو بڵاو بۆ و نەتوانراوە کۆ بکرێتەوە و دەستگیر بکرێ بۆیە دائیمەن وا تەسەور کراوە کە بەرهەمی ژن بوونی نییە یان ژن لە ڕووی فکریەوە کاری نییە تەنها چەند کارێکی لاواز و با بڵێن بێهێز پیشانی خەڵک دراوە کە ئەمانە کاری ژنانە نەخێر ژنان لە سەردەمی بڵێن فەیلسوفەکانەوە کاریان هەبووە ئایدیان هەبووە بەڵام بەهۆی ژنبوونیانەوە بەرهەمەکانیان لە ناوچووە دیارە لەم قۆناغا ئەم کارە ئەبێتە مای دڵخۆشی بۆ ئێمەی ژن وەکو ژن بەگشتی وەکو نووسەریش بە تایبەتی کە بەرهەمەکانی ژن لەم ناوەندێکی وایە کۆ بکرێتەوە و دەخوازم ئەمە هاندەرێک بێ بۆ ئەوەی کە ئێمە پێداگری لەسەر هزری خۆمان بکەین لەسەر وشیاری خۆمان بکەین لەسەر ئایدیا و ئامانجەکانمان بکەین چونکە بە تەنهاکردنەوەی ئەم ناوەندە کۆکردنەوەی کۆمەڵێک کتێب و بەرهەمی نووسەران نییە هەرچەنە ئەم ناوەندە دەشێ ئەوەندەی من ئاگادار بم جگە لە بەرهەمی ژنان هەموو ئەو سەرچاوانەی لە خۆ گرتووە کە بە شێوەیەک لە شێوەکان ئەڕژێنەوە سەرچاوەکان ئەڕژێتەوە سەر کێشەی ژن و ئامانجی ژن بۆیە ئەم ناوەندە وەکو کارێکی دەست پێشخەرانە مای دڵخۆشی ئەمە و دەستخۆشی لە هەموو ئەوانەکەن کە پێوەی ماندوو بوون و هیوادارم کاری باشتر و هەمومان کۆمەکی ئەم دامەزراوەیە بکەین بەرەو پێشەوە بچێ هەوڵ بین نەپوکێتەوەکو ئەو دامەزراوانەی تر وەکو ناوەندانەی ترکە هەمیشە سیستەمەکانیان دەسەڵاتی پیاوسالاری هەوڵیاوە ئیشی ژن بپوکێنێتەوە یان ئیشی ژن بە پەراوێز و بە پلە دوو بە پاشکۆ ببینێ دەخوازم هەمومان ڕۆڵمان هەبێت ئەگەر بەکاری خۆشمان بێ یان بەکاری هاوڕێکانمان بێ و هاوڕێیانەمان کە نووسەرن لە دەرەوە لێرەوە پشگیری ئەم ناوەندە بکەین و هەوڵی لەسەر پێوەستانی بین. سروە عوسمان نووسەر و شاعیر لە شاری هەولێرەوە بەشداری کرد و ئاماژەی بەوە کرد کردنەوەی ناوەندێکی وا دەستپێکێکی جوانە بۆ نووسینەوەی مێژووی ئەدەبیاتی ژنان. هەرمەندان ئێستاکە ژنانمان دەستیان داوەتە توێژینەوە لە بواری ئەدەبیات لە بواری فەلسەفە لە بواری ژنۆلۆجی ئەمانە هەمووی جێگەی خۆشحاڵیە. مایشە نازیمە کە منەوەکو ژنێکی بێلایەن و ئازاد لە هەولێرەوە بانگهێشتکرام بەشدار بم لە کردنەوەی ئەم ناوەندە جوانە هیوادارم پەری پێ بدرێ و گەورەتر بکرێ لەسەر ئاسیکی زیاتر پەرە بە هەموو لایەنەکانی تریش بدرێ ژنان شایانی هەموو ڕێزلێنان و تەقدیرێکن لەبەرەوەی ژن ئەگەر دەرفەتی پێ بدرێ زۆر زیاتر لە پیاو کارایە زۆر بەتواناترە من لە زۆربەی دەقا شعریەکانیش بکە من وەکو ژن نووسیومە کتێبەکانم یەکێکی بەناوی هەناسەکانی ژنێکە ئەوی تریان تاسەکانی عشق هەمووی بە لەسەر زاری ژنەوە نووسیومە ئەم ناوەندە کۆکردنەوەی ئەو ئەرشیفەیە کە ئێمە چەندین ساڵە پێوەی مەشغوڵین پێوەی کاری بۆ دەکەین جوانترین ناوەند ئەمڕۆ دەکرێتەوە مای شانازی منە کە وەکو ژن و هەموو ژنانی جیهانیش من کە بانگهێشت کرام حەزم کرد بەشداری بکەم بە بەرهەمەکانی خۆم دوو کتێبی شعریم هێناوە لە هەر کتێبێک دەدانم بەخشیوە بە ئەم ناوەندە جگە لەوەش تابلۆیەکی زۆر جوانم هێناوە شێوەکارێکی عەرەب بە بۆنەی
شەهیدکردنی ماریا سام نەخشان بووی چونکە تایبەتە بەژن تابلۆیەکەشم هێنا و پێشکەشی ئەم ناوەندەم کرد کارێکی جوان بوو زۆریش دەستخۆشیان لێ کردم جێی ڕەزامەندی هەمووان بوو. فاتما ڕۆژهەڵات وەکو ژنێکی ڕۆژهەڵاتی کوردستان ئاماژەی بەوە کرد کردنەوەی ئەم ناوەندە خەونی ناگیهان ئاکارسەل بوو و جێگەی خۆشحاڵیە ئەو خەونەی هاتۆتە دی. بگات بە ئامانج خۆشبەختانە گەی بە ئامانج بەڕاستی ئەمە وەکو ژنانی ڕۆژهەڵات کە ژەهر لێرە ئامادە بووین و بەشداریمان لەم جەژنی کردنەوەی کتێبخانەیە کرد. ئەم کتێبخانە بۆ ئێمەی ژن زۆر باشە کە ئێمە لە ماڵەوە دانەنیشینەونە کە بینە دەرەوان و بین لەم ناو کتێبخانانەیە حقیقەتی خۆمان بناسینەوانێ بین لەم ناو کتێبخانانەیە فکرێکی ئازادمان بێ و توانای ئەوەمان بێت کە ئێمە خۆمان بەرهەمێک بۆ خۆمان لەناو ماڵ و مناڵی خۆمانە دروستکەین. نزیکەی 11 مانگەچێت شۆڕشی ژن لە ڕۆژهەڵات بە پێشەنگایەتی ژن سەری هەڵداوە شەهیدێکی زۆر دراوە زیاتریشی ژنن یەکەم ژنیان کە شەهید ژینە ئەمینی بوو لە تاران شەهید کرا خەڵکی ڕۆژهەڵات بوو شاری سەقز. ئێمە کە بتوانین درێژەدەری ڕێگای ئەم ئازیزانە ببین ئەم ژنانە ببین بەڕاستی زۆر ژن لەم وەختەیە کە لەم سەدەی ژن ژیان ئازادیە ژن ئەکوژرێن ئەسووتێندرێن لەسەر ناویێڵن خۆیان کوژ وەلی بەداخەوە هیچ وانیە گشتی بەدەستی برا گشتی بەدەستی مێرد ئەم ژنانە ئەکوژێن و هەرەونە ئازانی لە میدیاکان خوێنی تەوانێ ژنێک خۆی کوژ ژنێک خۆی خستە خوارێ ژنێک خۆی سووتان وەلی بەداخەوە هیچی وانیە گشتی ئەقڵیەتی پیا و سالاری چەپەڵەوای کردووە کە ژن هیچ باوەڕێکی بەخۆی نەبێت کە بە هەموو جۆرێ باوەڕی ژن بشکێن و باوەڕی ژن چکۆلە بکەنەوانێ. پەیامی من ئەوەیە بۆ هەموو ژنانی ڕۆژهەڵاتی ناوین ئەونەیەکی کە دەستڕستیان بێت توانایان بێت بێن سەردانی ئەم کتێبخانە بکەن بە حەج هەدیەیەکی بچووکیش بێت خۆشە بۆ ئێمەی ژن کە بین لێرە یەکتر ببینینەوە بین لەم کتێبخانە یەکتر بناسین دەنگمان دەنگی یەک بێت هاوڕابین گشتمان پێکەوانی هاودەنگ بین. بێریتان گونێش پەرلەمانتاری پارتی چەپی سەوز لە باکووری کوردستانەوە بەشدارە و کردنەوەی ناوەندی ئەرشیف و لێکۆڵینەوە و پەرتوخانەی ژنی کورد لە هەموو ژنان پیرۆز دەکات. ئیرۆژی ئەم وەکرێ هەڤالێن هەڤال ناگیهانا کارسەل ئەمە خەیالێکوێ بجیهانی و ئەم دەبێژن ئەمە یەک بێک هەموو هەیالین ویژەمێ بجی بینن لێ خۆدی دەرکەتنا هەڤال ناگیهان خۆدی دەرکەتنا کێدا هەڤال ناگیهان ji bo ku li vê pirtûkhanê kiriye xwedî derketina vê pirtûkhaneyê çi qas em li vê pirtûkhaneyê lêkolînan li ser jinan li ser dîroka jinan pêşketina jinan em bikin çi qasî li vê pirtûkhaneyê em bixwînin em xwe pêş bikin em hêz bidin duruşmaya jin jiyan azadî em hêz bidin felsefeya jînolojiyê ew ê wî qasî em ê xwedî li heval nagihan de bikevin ji xwe mance heval nagihan ew bû ku jinên Kurd jinên cîhanê xwe pêş bixin li dîrokê de cihê xwe lêkolîn bikin û li ji bo pêşerojê jî destkeftîyan ser bixin ji ber wê yekê ev niha armanc ser milê me de yê em ê can bidin vê pirtûkhaneyê û dengên ku ji vê pirtûkhaneyê wê derbikevin jî ez bawerim ew ê li cîhanê de felsefeya jin jiyan azadî ew ê mezin bike herê tiştê mühîm ew ku em vê pirtûkhaneyê nûjen bihêlin zindî bihêlin û çûna hatina me ticarî ji vê pirtûkhaneyê kêm nebe. کنەر عەبدوڵڵا ئەندامی یەکێتی ژنان ئاماژەی بەوە کرد ناوەند و پەرتووخانەی زۆر هەن لە باشووری کوردستان بەڵام ناوەندێک نەبووە تایبەت بێت بە ژنان و لە ئاستخواستی ژناندا بێت. ئەو بۆشاییەیە کە بە درێژایی مێژوو ژنان خەبات و تێکۆشان و ڕنج و ماندووبوون و مێژویان هەیە بەڵام ئەم مێژووە ئەبینین بە بەراورد لەگەڵ کار و چالاکی و ئەرکەکان و مافەکانیان بەڕاستی لە پەراوێزایە با بڵێن لە ئاست موحی ژنانان نییە کە بە درێژایی مێژوو کاریان کردو بە درێژایی مێژوو نووسینیان هەیە بە درێژایی مێژوو ئەرشیفیان هەیە بۆی ئەم ناوەندە بۆ بڕوای من ئەبێ ڕایەڵەیەکی گرنگی ژنی کورد لەگەڵ ژنانی ڕۆژهەڵاتی ناڕاست و ژنانی جیهان بە شێوەیەکی گشتی ئەبێتە ناوەندێک کە ژن خۆی مێژووی خۆی ئەنووسێتەوە ژن خۆی بەهزر و
بیرکردنەوە و فکر و مێژوەکانی کە لە ڕابردووە تۆماری کردووە و ئێستا هەیەی بۆ ئایندە ئەمە بەرپرسیارەتێکی گەورەی ژنانی کوردە لەم ڕۆیا بۆ ئەوی لە داهاتوویەکی داهاتووە بۆنەوەکانی داهاتوو ئەم ئەرشیفە بوونی هەبێت بۆیە ناوەندی ئەرشیف کە دوێنێ مەراسیمێکمان بۆ کرد لە ڕووی ناساندنیەوە ئەمڕۆ بیناکە یەکەم ڕۆژی کردنەوەی بوو هیوادارم هەموو ژنێکی کورد بە هی خۆی بزانێت چونکە ئەم ناوەندە هی ژنی کوردە هی بەرهەمی ژنی کوردە هی مادووبوونی ژنی کوردە ئیتر لە ڕووی مێژووی بینراوە و بیستراوە و نووسراوەوە لە ڕووی کتێبخانەوە لە ڕووی بەرهەمە هونەری و موزیکی و ئەرشیفەکان و بەڵگەکان و دەستنووسەکانی کە بوونی هەیە لە هەموو بوارەکانە ژن ئەگەر بە قەڵەمێک کە مێژوویەکی ئەو قەڵەمە لە پشتیەوە ژنێک هەیە بەرهەمێک هەیە ماندووبوونێک هەیە مێژوویەکی تایبەت بە ژنەیە ئەم ناوەندەیە کە جێگەی هەموو تواناکان و هەموو بەهرەکان و هەموو مێژۆکانی ژنی تاکۆ بێتەوە بۆیە ئەمە هی ژنی کووردە بۆیە کۆمەکردنی ژنی کورد بۆی گرنگەتی و کاریگەرێتی خۆی ئەبێت لە هەموو ڕێکەوە با بڵێن ئەم بیرروکەیە ماوەی 3 ساڵ زیاترە تاوتوێ ئەکرێ ئیشی لەسەر ئەکرێ بەداخەوە هەواڵ ناگیان ئاکار سالیکێک بوو لە کارکتەرە سەرکیەکانی ئەم ناوەندە کە مادووبوونێکی زۆری هەبوو کە ئەمڕۆ ئێستا ئەوە ئێمە درێژە پێدەری ئەو بەردووبوون و بەرهەمەی ئەوین بەڵام ئەتوانم بڵێم دامەزرێنەری هەر عەقڵی ژنە فکری ژنە توانای ژنە لە ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا باکوور و باشوور چەندین بەشی جۆر بەجۆری هەیە یەکێکە ئەرشیفە یەکێک لەوانە پەرتوکخانە یەکێک لەوانە دیجیتالکردنی یەکێک لەوانە بوارەک با بڵێن بەرهەمە هونەری و توێژینەوەکانە کە بە شێوەیەکی ئەکادمی ئێمە ئەمانەوێ ئەم ناوەندە بەڕێوە بچێت لە ڕۆی ئەو بەرهەموو توێژینەوە و نووسرا و بەڵگە دەستنووسانەی کە کۆی بەرهەمەکانی تایبەتن بە ژن و ژن لە پشتێوەیەتی و ژن نووسەرێتی و ژن مادووبوونێکی زۆری کردووە بۆ ئەو بەرهەمانە ئەمە ئەبێ بۆ ناوەندە هیوادارم لە ئەستی ئەو بەرپرسیارەتەیە کارەکان بەڕێوە بچێت ببین لە کوردستانە با بڵێن بۆ نمونە ناوەندی ئەرشیفی هەیە بە ناوی جیاجیاوە تایبەت بە کورد و بە کوردستان و بەرهەمەکە جۆر بە جۆرەکان بەڵام لە کۆی ئەو ناوەندانی کە هەیە مەسەلەی ژن تایە سنووردارە لە چوارچێوەیەکی دیاری کراوە بە بەرهەمەکانی ئەبینێ پەراوێز خراوە بۆیە ئەگەر ناوەندێکی تایبەت بە هەموو کۆی ئەو هەموو بەرهەمانی کە ژن خاوەنێتی بە درێژایی مێژوو لە هەموو بوارەکانە جێدەستی دیار بووە و ئەرک و ماندووبوون و ئەرشیف و بەڵگەی دەستنووس هەیە و بە نووسراو هەیە و کتێب هەیە و دۆکومنت هەیە بۆ ئەمانە بێگومان ئەمە جاکردنەوەیەکی تایبەت ئەبێ کە هەموو بەرهەمەکان هی ژنە بە دەستی ژن بە مێژووی ژن تۆمارەکرێت پەرتوخانەکە ڕۆژانە بەڕووی سەردانیکەراندا کراوێت.